کورد لە سووریادا لە هەوڵدایە بۆ بەدەستێنانی مافەکان و تورکیا هەڕەشەی لە ناوبردن دەکات و ئیسرائیلیش پشتیوانی بۆ کورد ڕادەگەیەنێ. پرۆسەی پەسەندکردن و متمانەدان بە پۆستەکان بۆ بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا دەست پێ دەکا بەر لەوەی سەرۆکی هەڵبژێرا و سوێندی یاسایی بخوات. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا مەدالیای سەرۆکایەتی بۆ ئازادی دەبەخشێتە پاپا فرانسیس و ئەمەش بەرزترین ئاستی ڕێزلێنانی سیڤیلیە لە ئەمریکادا. بەپێی ڕاگەیەنراوی کۆشکی سپی ئەمە یەکەمین جارە سەرۆک بایدن ئەم مەدالیایە بەو شێوازی شایستەیە ببەخشێت. کۆشکی سپی دەڵێ بایدن بە تەلەفۆن قسەی لەگەڵ پاپا فرانسیسدا کردووە و مەخابنی قوڵی خۆی دەربڕیوە کە نەیتوانیوە سەردانەکەی بۆ ڕۆما و ڤاتیکان بکات. سەرۆک بایدن و پاپا فرانسیس لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا باسییان لە هەوڵەکان کردووە بۆ بەرەو پێشبردننی ئاشتی لە سەرانسەری جیهاندا و هەروەهاش کار و هەوڵەکانی پاپا بۆ کەمکردنەوەی مەینەتیەکانی کۆمەڵگە لاوازەکان. سەرۆک بایدن بەهۆی ئاگرکەوتنەوە لە ستانی کالیفۆرنیا سەردانەکەی ئەم هەفتەیە بۆ ئیتالیا هەڵوەشاندەوە کە بڕیار بوو لەو سەردانەدا لەگەڵ پاپا و سەرۆکوەزیری ئیتالیا و هەروەهاش سەرۆکی ئەو وڵاتەدا کۆب بێتەوە. مەدالیای سەرۆکایەتی بۆ ئازادی دەبەخشرێتە ئەوانەی بەشداریەکی نمونەییان هەبووە بۆ گەشەکردن و کاری بەها ئامێز و ئاسایشی ئەمریکا و ئاشتی جیهانی و کاری تری گرنگی تایبەتی و گشتی لە پەیوەندی بە کۆمەڵگەوە. گەشەکردنی ڕێژەی کار لە ئەمریکا بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو لە مانگی 12 ڕابردوودا بەرز بۆتەوە. بەهۆی ئەم گەشەکردنەی شەوە ڕێژەی بێکاریش دابەزیوە بۆ لە سەدا 4 و لە دەدایەک. ئەمەش وەهای کردووە بازاڕی کار بە بەهێزی بمێنێتەوە و هەروەهاش بانکی یەدەکی فێدراڵی لەم مانگەدا نرخی سوود نەگۆڕێ. لە راپۆرتەکەی وەزارەتی کاری ئەمریکادا ئاماژە بەوەش کراوە لە مانگی 12 ڕابردوودا ژمارەی ئەوانەی بۆ هەمیشە کاریان لەدەستداوە کەمتر بۆتەوە. ئەڵبەت هەر بەرزبوونەوەیەک لەو ڕێژانەدا مەترسیەکانی تێکچوونی بازاڕی هێزی کار دروست دەکات. ئەو بەرەنجامانەی لە راپۆرتەکەی وەزارەتی کاردا ئاماژەیان پێکراون بوونەتە پشتیوانی هەڵوێست و بڕیارەکانی بانکی یەدەکی فێدراڵی کە بە ئاڕاستەی کەمکردنەوەی نرخی سوودە لەم ساڵدا. پێشتر بانکی یەدەکی فێدراڵی لە ئەمریکا جەختی دەکردەوە لەوەی هێندەی پێویست بکە نرخی سوود دادەبەزێنێ وەک هەنگاوێک بۆ بەرەنگاربوونەوە و کەمکردنەوەی کاریگەریەکانی هەڵاوسانی دارایی و هەروەهاش گرانی لە بازاڕەکانی ئەمریکادا. هەر بۆیەشە وەک لە راپۆرتەکەی وەزارەتی کاردا باس کراوە بەرەنجامەکان بوونەتە پشتیوانیەکی تەواوەتی کە هەر هیچ نەبێت لەم مانگیەکەدا بانکی یەدەکی فێدراڵی دەستکاری نرخی سوود نەکات و وەک خۆی بیهێڵێتەوە. نکوڵی ناکرێت لەوەی زۆرێک لە سووریاییەکان بە خۆشحاڵیەوە هەواڵی ڕوخاندنی ڕژێمە بنەماڵی یەکەی ئەسەدیان وەرگرت لە سووریادا و ئاهەنگیان بۆ دەجێڕا. بەڵام بەشێکی بەرچاوی گەلی سووریا لەوانە کورد هەستێکی تێکەڵیان هەبوو. ئەو خۆشیە ئاوێتە بوو لەگەڵ ترس و نیگەرانیدا. ترس و نیگەرانیەکە لە هەڕەشە و بەرنامە ڕێژیەکانی تورکیا و هێزەکانی سەر بە تورکیا بۆ سەر کورد لە سووریادا سەرچاوەیان گرتووە. ترس و نیگەرانی لە ئایندە و ژیانیشیان لە سووریای نوێی ژێر فەرمانڕەوایەتی هەیئەی تەحریری شام کە ڕۆژێک لە ڕۆژان لقێکی ئەلقاعیدە بووە. هەرچۆنێک بێ
کورد لە سووریادا جەخت دەکاتەوە لەوەی داواکاریەکانیان ڕێک لەگەڵ یەکگرتوویی وڵاتەکەدا یەک دەگرنەوە و هەوڵی جیابوونەوەش نادەن، بەڵکو لە چوارچێوەی سووریادا دەیانەوێت مافەکانیان جێگیر بکرێ. تورکیاش وەک ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی وڵاتەکە دەڵێ یان ئەوە تا کورد لە سووریادا چەکدادەنێ یانی ژەوە تا بە چەکەکانیانەوە لە ناو سووریادا ژێرخاک دەنرێن. جانەتان سایح لێکۆڵەر و شیکەرەوەیە لە نێوەندیدا کۆچیکردن لە دیموکراتیەکان و میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. بەڕێسایح لە لێکۆڵینەوەکانیدا سەنگی خستۆتە سەر بابەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەهاش کاروباری وڵاتانی ئەو ناوچە پڕگێرمە و کێشەیی جیهان. جانەتان سایح پێشتریش لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک و لە نێوەندی ئەمریکان ئەنتەرپرایز بەشداریەکی زۆر و چڕیشی هەبووە لەو لێکۆڵینەوە وردانەی دەکران لەسەر سیاسەتەکانی ئەمریکا بەرامبەر ئێران و بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. بەڕێسایح سوپاس و پێزانین بۆ ئامادەبوون و با دەست بەجێ بچمە پرسیاری یەکەمم. بەڕای تۆ لەم پەرسەندانەی سووریادا دوای دەرکردنی ئێران لەم وڵاتەدا ئەوە چەندێک ڕاستە وەک دەگوترێ ئێستا تورکیا لە بری ئێران لەسەر سنووری ئیسرائیلە و ئەمەش نیگەرانی ئاسایشی دروست کردووە بۆ ئیسرائیلیەکان. ڕێبەرانی ئیسرائیل زۆر جار نیگەرانی خۆیان دەربڕیوە، بە تایبەتیش کاتێک ڕەوشی نوێ لە دیمەشق لەلایەن هەیئەی تەحریری شامەوە سەرکردایەتی دەکرێت. جا ئەوەی ئەم ڕێکخراوە لقێکی ئەلقاعیدە بووە بێگومان هەواڵێکی دڵخۆشکردنیە بۆ ئیسرائیل، هەرچەندە هەمیشە مەترسی سەرەکی بۆ ئیسرائیل کۆماری ئیسلامی ئێران و لایەنەکانی سەر بە تاران بوو، بەڵام ئەمە بەو مانایە نییە بگوتێت ئەو لایەنە جیهادیە سونیانە و پەیوەندیەکانیان و پەیوەندیشیان بە حەماسەوە جێی مەترسین بۆ ئیسرائیل. جا لە ڕوانگەی ئیسرائیلەکانەوە بەهۆی لاوازی ئێران و هێزەکانی سەر بە ئێرانەوە تواناییان زیاترە بۆ بەرەنگاربوونەوەی ئاڵنگارەکانی تر. لێرەدا ئەگەرێکیش هەیە سەبارەت بەوەی ئایا تورکیا ململانەکانی لەگەڵ دەوڵەتی جوودا دەباتە ئاستێکی بەرزترەوە یاننا. پێم وانە چونکە ئەوە لە بەرژەوەندی استراتیژیەتی تورکیادا نییە لە سووریادا بەرەنگاری ئیسرائیل بێتەوە لەسەر سنوورەکانی ئەو وڵاتە. بەڕای تۆ هیچ ئەگەرێک هەیە تورکیا و ئێران بگەن جۆرێک لە ڕێکەوتن بە تایبەتی بۆ دژایەتیکردنی ئیسرائیل هەروەها دژایەتیکردنی کوردیش لە سووریادا. کاتێک بابەتەکە دێتە سەر هەڵوێست بەرامبەر ئیسرائیل، تورکیا بە وردی چاودێری ئەوەی کردووە چی بەسەر ئێران و لایەنگرەکانی داهاتووە پاش ئەو هێرشانەی لە شوێنی جیاجاوە کردوونیانەتە سەر ئۆرشەلیم و شوێنەکانی تریش. هەر بۆیەشە وەها چاوەڕوان ناکرێت تورکیا پێ بنێتە قۆناغێکی وەها وەک ئێران دەیکرد. تورکیا بە پلەی یەکەم گەشەکردنی هێزەکانی سووریای دیموکرات بە ئاڵنگاریە سەرەکیەکەی خۆی دادەنێت. بێگومان لەگەڵ هاتنی بەڕێوەبەرایەتی نوێی ترامپ کە پێ دەچێت درێژە بە پەیوەندیەکانی خۆی بدات لەگەڵ کووردا، بەڵام تا چه ئەندازەیەک دەبێت ئەوە پەیوەستە چاوەڕوان ببین. لە پەیوەندی بە ئێرانەوە ئەوە لەم ماوەی ڕابردوودا باسی لێکراوە، گوایە ئێران ویستێتی چەک و درۆن بنێرێت بۆ پەکەکە لە تورکیادا. جا مەرج نییە لەم ڕەوشەدا هەڵوێستێکی یەکگرتوانی تاران و ئەنکەرە بێتە ئاراوە دژ بە ئیسرائیل. ئەوەی ئێستا دەیبینین لە بەرامبەر بە کورد سێتەوەرن. یەکەمیان ئیسرائیل و هەندێک وڵاتی کەندا و ئەمریکایە، یەکێکیشیان تورکیا و دۆحە و لایەنە ئیخوانەکانی سووریایە و سێهەمیشان ئێران و لایەنگرەکانین کە هەروە دێ و لاواز دەبن. ئەوەی جێی سەرنجە لەو سێتەوەرەدا ئەوەیە کە مەرج نییە ئەوانە درێژەیان هەبێت لە ڕوانگەی سیما و تایبەتمەندیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ ئەو جۆرە هاوپەیمانەتیانە و گۆڕانەکان تیاندا لە ماوەی ساڵێکدا. جانەتان ئاماژۆ بە خاڵێک کرد دەڵێ دوای ئەوەی کە چی بەسەر ئێران داهات. من لێرەوە پرسیارێکم هەیە بەرەوەی بچمە بەشی داهاتووی وتوێژەکەمان. ئێران بە کۆمەڵە شکستی ئێجگار گەورەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێپەڕی. لە لوبنان بینیمان چ شکستێکی بەسەر داهات، لە سووریا دەرکرا، دەگوترێت لە عێراقا لاواز بووە، بە هەمان شێوە لە یەمەنیشدا. ئێران چۆن دەتوانێت سەر و سەودا لەگەڵ هەموو ئەم شکستانەدا بکە؟ بەڕای تۆ دەرفەتێک ماوەتەوە لە ئێراندا بۆ ئێرانیەکان کە جارێکی کە بگوترێ هەژمونی خۆیان دروستکەنەوە
لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ ئەم ڕەوشە بۆ ئێران بە جۆرێکی تر دەکەوێتەوە بە تایبەتیش کە بەڕێوەبراتی نوێی ترامپ دەست بەکار دەبێت. ستراتیژیەتەکەش بەو شێوەیە کە دەبێت لاوازبوونی ئێران دوو هێندەی لێ بکرێت و ئەمەش پەیوەندی هەیە بە میلیشیاکانی عێراق و بە حووثیەکانی یەمەنەوە. جا لێرەوە پێدەچێت ئێران بکەوێتە بەهێزکردنی لەشکرەکەی و پاسداران و هێزەکانی تری و ناردنی پەیامێکیش بۆ جیهان و بڵێت لەگەڵ لێدانی لایەنەکانی سەر بە ئێران، بەڵام ئەوە تا لەشکر بەهێز دەکرێت بۆ بەرەنگاربوونەوەی ئیسرائیل و تورکیاش. لێرەدا بابەتێکەیە کە پێویستە سەنگی بخینە سەر. کاتێک ئێران ئەو بۆشایی دەسەڵات لە ناوچەکەدا دروست دەکات، کێ ئەو بۆشاییە پڕ دەکاتەوە؟ بۆ نمونە کاتێک داعش لە 2015 و 2016دا لاواز کرا، ئێران ئەو بۆشایی پڕ کردەوە. ئێستاش لەگەڵ کەمبوونەوەی هەژمونی ئێراندا زۆر پێدەچێت تورکیا هەنگاوی خۆی بنێت هەتا جێی ئێران بگرێتەوە لە سووریادا. هەر بۆیە لە مەودای درێژدا نیگەرانی ئێران هەر ئیسرائیل نابێت، چونکە نیگەرانی لە تورکایشی دەچێتە سەر. با ئەوەشمان لەبیر نەچێت هاوکات هەردوو لایشیان هەوڵ دەدەن پەیوەندیەکانیان لەگەڵ هەندێک لایەنی دیاریکراوی کورددا باش بکەن، بۆ نمونە لەگەڵ پەکەکەدا، و ئێرانیش دەرفەتی جیاوازی و ناکۆچی نێوان لایەنەکانی تورکیا لەسەر ئیسرائیل دەخۆزێتەوە و هەوڵی برە و پێدانیشیان دەدات و هەروەهاش بەکارهێنانی بۆ بەرژەوەندی خۆی. جاناتان من دەگەڕێمەوە بۆلات. لەوەتای گۆڕانکاریەکانی ڕەوشی سووریا لە دوای ڕوخانی ڕژێمە بنەماڵەیەکەی ئەسەد دەستی پێکردووە، ئەمریکا بەردەوام لە هەوڵدا بۆ ڕێگەگرتن لەو هۆکارانەی دەبنەمایی تێکدانی سەقامگیری لە سووریای نوێدا و لە زۆر بۆنەشدا میکانیزمەکانی کارکردنی خۆی ڕاگەیاندووە. لە نزیکەوە لە کارداین لەگەڵ تورکیا کە هاوبەش و هاوپەیمانمانە و نیگەرانیەکی زۆر ڕەوای هەیە سەبارەت بە پەکەکە و هەروەهاش سەبارەت بە تیرۆرزم. بەڵام پێویستمان بە دۆزینەوەی چارەسەریەکە بۆ ئەم قۆناغی گواستنەوەیە بە شێوەیەک ببێتە مایەی ڕەوانەوەی هەموو ترس و نیگەرانیەکان. بۆ نمونە بە تێپەڕبوونی کات هێزەکانی سووریای دموکرات تێکەڵ بە هێزە نیشتیمانیەکانی سووریا ببێت، گەڕانەوەی چەکدارە بیانیەکان بۆ وڵاتی خۆیان، هەروەهاش چارەسەرکردنی دۆسەی نەوت و سنوور و ئەو بابەتانە. هەر چۆنێ بێ دەوڵەتی جوو بوونی تورکیا و ئەو هێزانەش کە ئانکەرە دروستی کردوون لە سووریادا بە مەترسیەکی گەورە دادەنێ بۆ سەر ئاسایش و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بە تایبەتیش بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل. لە پەیوەندی بە کوردەوە دەمەوێت سەرنجتان ڕابکێشم بۆ بابەتێک. تورکیا لە 15ی باکووری سووریای کۆنتڕۆڵ کردووە. میلیشای خۆی هەیە و ناوی لەشکری نیشتیمانی سووریایە. ئەوانە نەک هەر کۆنتڕۆڵی ئەو ناوچێ دەکەن، بەڵکو هێرشێش دەکەنە سەر بەڕێوەبەراتی خۆسەر و خەڵک دەکوژن. بۆ ئەو کوشتانەش هەر ئەو هێزە میلیشیانە بەکار ناهێنێت، بەڵکو تورکیا هێرشی ئاسمانیش دەکاتە سەریان. دەبێت کۆمەڵگەی نێونەتەوەیی بە تورکیا بڵێن ئەو کوشتن و شەڕەنگێزیانە ڕابگرێت. جاناتان وەکو جۆمان لێ بۆ لەم ماوەی ڕابردوودا، ینی زۆربەی وڵاتان پشتیوانیان بۆ کورد دەربڕیوە لە سووریادا، بەڵام هیچ یەکێکیان وەکو وڵاتی ئیسرائیل نەبووە کە بەو ڕاشکاویە باس لە کورد بکات لە سووریادا. بەڕای تۆ پێویستە کورد متمانەی هەبێ بەو پشتیوانیانەی کە ئیسرائیل ڕایگەیاندون؟ کاتێک دێتە سەر باسی پشتیوانی نێونەتەوەی بۆ کورد بە تایبەتیش لە سووریادا، ئەو بە دڵنیاییەوە دەبێت ڕووداوەکانی 2010 و 2019 لە بەرچاو بگیرێن، چونکە هەسەدە و یەپەگا کاریگەرترین و چالاکترین هێز بوون لە بەرەنگاربوونەوەی داعشدا. هەر ئەو کاتە کە ئەو کێشەیە کۆتایی هات، بەڕێوەبەرایەتەکەی ترامپ خۆی دوورخستەوە و تورکیا دەستی کردە هێرشکردنە سەر کورد لە سووریادا. ئاستی ئەو پشتیوانیانە بۆ کورد لەناو وڵاتانی کۆمەڵگەی نێونەتەوەیدا جیاوازن. لە پەیوەندی بە ئیسرائیلیشەوە ئاماژەکان پێمان دەڵێن تەل ئەڤیڤ خوازیاری درێژە پێدان و پاراستنی پەیوەندیەکانێتی لەگەڵ کووردا، چونکە وەک باسمان کرد مەترسیەکی زۆری سەرهەڵدانی ئیسلامی ڕادیکال و سوننی جیهادی هەن و بێگومان کوردیش هێزێکی بەرچاوی هاوسەنگیە بۆ بەرپەرجدانەوەی ئەو وەرچەرخانە. هەتا ئەو کاتەی هەیئەت لە دەسەڵاتدا بێت و هەتا ئەو کاتی هەوڵی تۆکمەکردنی جیهادیەکانی تر بدات لە سووریادا، ئەوە زۆر پێدەچێت ئیسرائیل درێژە بە پەیوەندیەکانی بدات لەگەڵ کووردا
بۆ دڵنیابوون لە بەرەنگاربوونەوەی ئەگەری ئەو سەرهەڵدان و ئاڵنگاریانی بەهۆی ئیخوانەکانەوە دێنە ئاراوە. باشە بەڕای تۆ تورکیا ڕێگادا کورد ئایندەی خۆی هەبێ لە سووریادا؟ ئامانجێکی سەرەکی تورکیا لە چوونە ناو سووریادا وەک ئەوەی لە کردە لەشکریەکەی چڵە زەیتوندا بینیمان ئەوەیە سەرهەڵدانی کورد لە سووریادا سەرکوت بکات نەک ئەوەی دەگوترێت بۆ شەڕی تیرۆریزم لەوەیە، چونکە دەزانین ئەنکەرا پەیوەندی هەیە بە سونە جیهادیەکانی ناوچەکە و بە تایبەتیش لە سووریادا. بینیویشمانە تورکیا ئەو هێزە جیهادیانە دەجوڵێنێت، بۆ نمونە بردنیان بۆ ئازربەیجان و هەتا دژی ئەرمینیا شەڕ بکەن. لەبەر ئەو ڕاستیە پێناچێت تورکیا شەڕی تیرۆریزم بکات، هێندەی ئەوەی کار لەسەر ئامانجە سەرەکیەکەی خۆی دەکات بۆ سەرکوتکردنی هێزەکانی کورد لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. جاوێڕای هەموو ئەمانە ئەوەی پێویستە ببینرێت ئەوەیە کە بەڕێوەبەرایەتی ترامپ زیاتر پشتیوانکاری کورد بێت لەو ڕوانگەیەوەی هێشتا نیگەرانیەکانیشی لەبارەی دیمەشقەوە نەڕەوینەتەوە. هەر بۆیەشە پێشبینی پشتیوانێکی زیاتر دەکەم بۆ کورد، بەڵام کاتێک دێنە سەر ڕوانینی تورکیا پێدەچێت لە پەلاماردان و سەرکوتکردنی هێزە کوردەکان بکاتە ئەرکی سەرەکی نەک ئەوەی شەڕی ئیسرائیل بکات. باس لە ئامانجی تورکیا کرد لە سووریادا. ئەلبەتە ئیسرائیلیش کۆمەڵی ئامانجی خۆی هەیە لە سووریادا. ئەگە بکرێت پێم بڵێ ئامانجەکانی ئیسرائیل چین لەگەڵ ئەوانەی تورکیادا وە چ جیاوازیەکی شەیە لە نێوانیانە؟ ئەوەی جێی داخێکی زۆرە لەم هەموو بابەتەدا ئەوەیە کورد بەردەوام لە پلەی یەکەمدا بۆ بەکارهێنانی وەک کارتی سەوداکردن و هەر بەو شێوێژ لە کۆمەڵگەی کوردی دەڕوانرێت. لە ڕوانگەی ڕۆژئاوا و ئیسرائیلەوە کورد متمانی پێکراوە، چونکە تونندڕەویەکی ئەو تۆ لە کۆمەڵگەی کوردیدا نییە. جا بەبێ هیچ چەندوچوونێک ئەمە خاڵێکی زۆر ئەرێنیە بۆ ئیسرائیل و ناوێت ئەی تەحریری شام و تورکیا و هێزە تونندڕەوەکانی دۆحا پشتیوانیان دەکات تەواوی هێز و دەسەڵاتیان لەدەستا بێت. جا ئەمە بە پلەی یەکەم دێت بۆ تەل ئەڤیڤ، بۆ تورکیا بە پێچەوانە بێت. ئەگەری پێکدادانی تورکیا و ئیسرائیل زۆر کەمترە، بەڵام ئامانجی تورکەکان کووردە لێدوانەکانیان ئاشکران و دەڵێن نانوێت سووریا هەڵبوەشێتەوە و یەکپارچەی سووریا. ئەم داوایانش بۆ تورکیایانی نابێت یەپەگە هێز و دەسەڵاتێکی ئەوتوی هەبێت. هەندێک جاریش باس لە تیرۆریزم دەکەن وەک نیگەرانیەک، بەڵام وەک دەبینین ئەوە بابەتەکە نییە و ئەم بابەتە بریتیە لەو نیگەرانی هەیەی لە جوداخوازی کورد لە تورکیادا. لە زاری هەندێک لە کاربەدەستانی ئیسرائیل و گەورە کاربەدەستانی ئیسرائیلەوە ینی وەکو بەرجۆمان کەوتووە ئیسرائیل بە پێویستی دەزانێت دوو کانتۆنی جیاواز لە سووریادا هەبن، کانتۆنێک بۆ دروزەکان، کانتۆنێکیش بۆ کورد لە سووریادا. ئەوە چەند ئەگەری هەیە؟ لە ڕاستیدا زۆرێک لەلایەن و پێکهاتەکانیش لە هەوڵدان هەتا سووریای نوێنەرایەتی هەمووان بکات. وەک دەزانین کۆماری عەرەبی سووریا ڕووخاوە و هێشتا سووریای نوێ لە قۆناغی بەرایی تەمەنیدایە و لە ڕوانگەی ناسنامەی نیشتیمانیشەوە تا ئەندازەیەک لاوەسترە لە هەندێک وڵاتی دەوروبەری. ئەمە دەکەوێتە سەر هەڵوێست و ڕەوشی توانایی لەشکری تورکیا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. ئەمە دەبێتە وەرچەرخان لە هاوکێشەکانی ئەو ناوچەیەدا. ئەلبەت بۆ ئەمریکاش وەک لێرە لە واشنگتنەوە دەردەکەوێت کە بەڕێوەبەرایەتی نوێی ترامپ ناوێت بەشدارێکی ڕاستەوخۆی هەبێت لە قەیرانەکانی ناوچەکەدا. بەڵام دەشگوترێت واشنگتن بەردەوام دەبێت لە هەوڵەکانیدا بۆ سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جا هەر چەندێک زیاتر واشنگتن و ئەوروپاش هەوڵ بدەن و فشار بکەن بۆ ئەو سەقامگیریە، ئەوە هێندەش ئەگەری ناکۆچی نێوان ڕۆژئاوا و ئیسرائیل دێنێتە ئاراوە، چونکە ئیسرائیل ڕاشکاوانە داکۆچی لە دروز و لە کوردیش دەکات. زۆریش گرنگە کورد سەنگی بخاتە سەر ئامانج و مەبەستە درێژخایەنەکانی ئیسرائیل لە ڕێی گۆڕانکاری و پەرەسەندنانیوەکانەوە، بە تایبەتیش بۆ ئەوەی بزانرێت ئایا ئەو پشتیوانیە بۆ مەودای درێژخایەنە یاننا. ئێدی پێم وایە پێویستە چاوەڕوان بین. جاناتان دەگەڕێمەوە بۆلات. ئەگەر چی هەوڵەکانی تورکیا چڕوپڕ و بەردەوامیشن نەکرد لە ڕووی سیاسی و دیپلۆماتیەوە، بەڵکو کردە لەشکریەکانیشی دژی کورد لە سووریادا بەشێکی ئەو هەوڵانن. بەڵام بۆ نمونە ئەوروپاییەکان هەر هیچ نەبێت هەتا ئێستا تەبانین لەگەڵ ئەو سیاسەتەی تورکیادا.
با بەردەوام بین بەوە بەستەیە جێگیری لە 2011ەوە هەمانە بۆ سووریایەکی خاوەن سەروەری و ئازاد و ڕێزگرت و لە فرەیی نەژادی و ئاینی و سیاسی. ئێمە بەردەوام بەوەفا دەبین بۆ پەیمانەکانمان لە شەڕی داعشدا. لێرەشەوە جەغ دەکەمەوە چونکە دەزانین فەڕەنسا قەرزێکی لەسرە بۆ هێزەکانی سووریای دیموکرات و هەروەهاش بۆ جەنگاوەرانی ئازادی وەکو کورد کە لەو ساڵە سەختانەدا لەگەڵماندا بوون و بوێریان هەبووە بۆ شەڕی دژی ڕێکخراوە تیرۆریستیەکان. ئێمە پشتیان تێناکەین و لەم پرۆسەیەشدا پشتیان تێناکەین. ئەڵمانیاش هەڵوێستی هاوشێوەی هەیە بۆ پشتگیری لە کورد لە سووریادا و دوورخستنەوە یان لە پەراوێزنانی کورد لە سووریای نوێدا بە هەنگاوێکی نەرێنی ناودێر دەکات. بۆ ئەم پرۆسەی سیاسیە بەشداری پێکردنی هەموو لایەنەکان گرنگە و بە تایبەتیش بۆ ڕۆژی ئاسایشی کورد. ئەمەش پێویستی بە کۆتایی هێنانی شەڕە لە باکوور، پێویستی بە دڵنیاییەکی متمانە پێکراوە بۆ کورد و تێکەڵکردنی هێزە کوردیەکانیش. پێویست بە دایلۆگێکی سیاسیانەیە کە هەموو پێکاتە نەژادی و ئاینیەکان و هەموو هاوڵاتیانیشی تێدا بن بە تایبەتیش ژنانی سووریایی. پێویستە هەموو بەشدار بن لە پرۆسەی دەستوری و حکوومەتی ئایندەی وڵاتەکەشدا چونکە بە تایبەتی لەم ناوچەیەدا وەک دەزانین مافی ژنان ئاماژەیە بەوەی ژیانی ئازاد بۆ هەموو یەکێکە لە کۆمەڵگاکەدا. جانەتان ئەوروپا یەکێتی ئەوروپا دەتوانێت چی بکە بۆ کورد لە سووریادا بە شێوەیە کە لەگەڵ سووریای نوێدا بگونجێ جا هەیئەی تەحریری شام لە دەسەڵاتدا بێ یا هەر لایەنێکی تر. قورسترین شتێک لە سووریایی نوێدا سەرهەڵدانی هەیئەتی تەحریری شامە. لە سۆنگەی نێونەتەوەیەکەشەوە ئەوەی دەیبینین هەنگاوەکانن بۆ ڕەواییدان بەو هەیئەتە لەسەر بنەمای ئەوەی ڕژێمی ئەسەدی ڕووخاندووە و هەروەهاش خواستی ئەوەی سووریایەکی سەقامگیر ببینرێت. لە پەیوەندیش بە یەکێتی ئەوروپاوە هەموو هەوڵێکی خۆی دەدات هەتا هیچ پێشێلکاریەکی مافی مرۆڤ ڕوونەداتەوە وەک پێشوو. جا ئەگەر بەڕاستی ئەوروپایەکان دەیانەوێت سووریا سەقامگیر بێت ئەوە پێویستە فشارەکانیان بە پلەی یەکەم لەسەر تورکیا بێت چونکە باڵادەستێکی زۆریان هەیە لە تورکیادا لە ڕووی ئابوووریەوە. بەڵێ پێویستە فشارەکان زۆر بن لەسەر تورکیا هەر هیچ نەبێت هەتا ئەو دڕندایەتیانەی پێشتر لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریادا تورکیا کردوەتی دووبارە نەکرێنەوە. ئەگە بێت و سەرکردایەتی نوێ لە دیمەشق بەپێی ئەو خواست و بەرنامە ڕێژیانەی کۆمەڵگەی نێونەتەوەی نەڕۆی بەڕێەوە ینی پێت وایە و ئەوروپا ئەمریکا یا وڵاتانی تریش لە کۆمەڵگەی نێونەتەوەی یا بۆ ئاڕاستەیە بڕۆن کە هەیئەی تەحریری شام لە لیستی تێرۆریست بێنە دەرێ کە سزاکانی لەسەر کەم بکەنەوە چەندە ئەمریکا لە ئێستادا سزاکانی هێور کردووەتەوە. دیپلۆماتانی واشنگتن بەرەیەکی یەگرتوون کاتێک باس دێتە سەر چاوەڕوانیەکانیان لە ڕێبەرانی نوێی سووریا. هەتا ئێستاش استراتیژیەتی هەیئەتی تەحریری شام باسکردنی ئەو بابەتانەیە. ڕۆژئاوا جەخت لە مافەکانی ژنان و مافی کەمایەتیەکانە بەڵام ئەوەی لە مەودای درێژخایەندا هەیئەت چەندێک دەتوانێت کار لەسەر ئەو تەوارانە بکات نەک هەر بۆ دڵنیاکردنەوەی وڵاتانی ڕۆژئاوا بەڵکو لە پێناو سەقامگیری سووریاشدا. ئەوە پێویستە چاوەڕوان بین جیهانی ڕۆژئاوا هەرچێکی لە توانادا بێت دەیکات بۆ سەقامگیرکردنی ڕەوشی سووریا و نەیەوێت گەڕێکی تری وەرچەرخانەکان و شەپۆلێکی نوێی شەڕ و شۆڕ ببینێتەوە لە سووریادا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا. سەبارەت بە هەیئەتیش دەرفەتەکان کەمن لە بەردەم ئەوەی بە تیرۆریست دابنرێتەوە هەتا ئەو شوێنەی هاندەری شەڕەنگێزی نەبێت و ڕێگریش بێت لە جموجۆڵی توندڕەوە جیهادیەکانی وەک داعش هەتا ئەو شوێنەی سەرکوتکاری نەکات. ئەمانە وەها دەکەن لەو سیناریۆیانە دەربازیان بێت. بۆ خۆت دەزانین ئەم سەروبەندی گۆڕانکاریانە لە سووریادا قسە و باسێکی زۆریش سەبارەت بە گۆڕینی نەخشەی ناوچەکە دەکرێت لە ڕووی ژیۆپۆڵۆتیشیەوە. هەر تەنها دۆسەی سووریایەکەوەها دەکا نەخشەی ئەو ناوچەیە ئەگەری گۆڕانی بەسەردا بێ یان شتی تری شەیە بەڕای تۆ؟
سووریا بەردەوام فاکتەری سەرەکیە لە ڕووی پەرەسەندنەکان و ڕووداوەکان و ڕەهەندە دیپلۆماتی و لەشکریەکانیشەوە بۆ شیانی هەر گۆڕانێک لە ناوچەکەدا. بەڵام مەرج نییە ئەو گۆڕانکاریە شتێکی گەورە بێت و وڵاتی نوێ دروست بن و نەتەوە یەکگرتوەکانیش دانیان پێدا بنێت. لێرەدا دەتوانین عێراق بە نمونە بهێنینەوە. هەرێمی کوردستانت هەیە کە خاوەنی ئۆتۆنۆمی خۆیەتی و هێزی هەیە و لە ڕووی دیپلۆماتیشەوە ڕێز لێ گیراوە. لێرەدا سەقامگیری بە پلەی یەکەم دێت بەر لە باسکردنی هەر نەخشەیەکی نوێ. یەکێک لە فاکتەرەکانی تر لەوانەیە ئەو گۆڕانی نەخشەیی باس دەکرێت پەیوەندی بە غەزەوە هەبێت. وەکوتم دەشێت فاکتەرێکی تر بێت، بەڵام فاکتەرە سەرێکیەکەی ئەو گۆڕانکاریە لە ناوچەکەدا هێشتا هەر سووریایە. وەک ئاماژەشم پێکرد لەوانەیە جیاکردنەوەی زۆنەکان لەسەر بنچینەی ئابووری بێت یان هەرێمی جیاواز بێت لە ناو سووریادا هەتا خۆی لە قەیرانی نوێ بە دوور ڕابگرێت و دڵنیابوون لەوەی کەمایەتیە جیاوازەکانیش مافەکانیان پارێزراون. جانەتان دەگەڕێمەوە بۆلات. وڵاتی تورکیا ئەو مەترسیانەی خۆی هەیەی بە مەترسیشی دادەنێن بۆ سەر کۆمەڵگەی نێونەتەوەیی و جەختی ژەکاتەوە لەوەی وەک دەڵێ پرۆژەی هەیە بۆ چارەسەرکردنی ئەو شتانەی بە کێشە و گرفت لە سووریادا ناودێریان دەکات. وەکو وڵاتی تورکیا پرۆژەی خۆمانمان هەن و ئامادەین بۆ چارەسەرکردن بە باشترین ڕێگا بۆ ئەو قەیرانەی ڕوبەڕووی کۆمەڵگەی نێونەتەوەی دەبێتەوە و هەروەهاش ڕەوانەوەی مەترسیە ئاسایشەکانی جێی نیگەرانی تورکیان و بێلەوانەش بۆ پاراستنی یەکپارچەی سووریا و بۆ دڵنیابوونیش لە ئاسایشی کورد. دەمانەوێت چەکدارە بیانیە تیرۆریستیەکان کە دژی یەکپارچەی سووریان لە وڵاتە بشنەدەرێ کە مەترسیشن بۆ سەر یەکپارچەی تورکیا و وڵاتانی دەوروبەریش. جانەتان تورکیا بە شوێن چییە ئەگەڕێ لە ناوچەکەدا؟ تورکیا چەند جارێک هەوڵی داوە هێز و دەسەڵاتی خۆی بسەپێنێت و شەپۆلی یەکەمی تورکیا لە لیبیادا بەرەنجامێکی باشی نەبوو بۆ تورکەکان. لە 2010 و 2019دا هێرشەکانی بۆ سەر سووریاش بەرەنجامێکی ئەو تۆیان نەبوو. ئەمانە پێچەوانی خواست و مەبەستە سیاسی دەرەوەیەکانی ئەردوغان بوو بۆ دروستکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانلی. جا ئەمانە چەندێک کاریگەریان دەبێت بەسەر بەرنامەکانی تورکیاوە. ئەوە دەبێت چاوەڕوان بین و بزانین چۆن دەبێت. لێرەدا فاکتەری تریشن کارکتەرەکانی تریش لێرەدا کاریگەریان دەبن وەک میرنشینە یەکگرتوەکان و عەرەبستانی سعودیە کە پێم وان نییە هەروە دەستەوەسان بن لە بەردەم پلانەکانی ئەنکەرە و دۆحەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەوەی ئێستا دەیبینینەوەیە تورکیا دوو استراتیژێتی هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ قەوقاس، پشتیوانی لە باڵادەستی ئیسلامی سیاسی لە سووریادا و کارکردن لە وڵاتێکی تری وەک ئەزربەیجاندا و هەروەهاش فراوانخوازی تورکیا لە بەرامبەر ئێراندا. ئەمانە تایبەتمەندێتیەکانی ئیمپراتۆریەتی عوسمانلین واتە بیرۆکەی ئیسلامیانە تێکەڵ بە پاوانخوازی تورکیا. بەڕای تۆ کۆماری ئیسلامیەت ئێران دەتوانێت بێتە تەگەرە لە بەردەم ئەو خواست و ئەو جۆرە استراتیژیەتانەی تورکیا لە ناوچەکەدا هەیەی خۆشت دەزانی ینی ئەم دوو وڵاتە تاران واروە ئەنکەرە دوو ڕکابەری سەرەکی یەکترن بە تایبەتیش لە ڕووی شیعەگەرایی و سونیگەراییەوە لە ناوچەکەیە. لەسەر سووریا ڕابەری باڵای کۆماری ئیسلامی و سەرکردەکانی تری پاسدارانیش پەیامی تۆڵەکردنەوەیان داوە و لەوانەیشە پێشبینیشیان کردبێت وەک دەگوترا گەنجانی سووریا دەستدەگرنەوە بەسەر وڵاتەکەیاندا. ئەو هەڕەشانی تاران دەیان کات ڕاستن یاننا ئەوەیان بابەتێکی ترە. هەر لە سووریا ئێران ئەو باڵادەستەی جارانی نەماوە لەبەر ئەوەی قورسە بۆ تاران بتوانێت لە سووریادا بەرەنگاری تورکیا ببێتەوە. لە پەیوەندی بە قەوقازیشەوە ئێران هەندێک پەیوەندی هەن و درێژەی پێداون لە دۆسی ئەزربەیجان و ئەرمینیادا بە شێوەیەک لە شێوەکان بەرەنگاربوونەوەی هەبوو لەگەڵ تورکیادا. ئێستاش کە هەروە دێ و ئێران دەخزێندرێتە گۆشەیەکەوە و میلیشیەکانی سەر بە ئێرانیشی لە دەستداون لە سووریا و لوبنانیشدا لەبەر ئەوە ئێستا سەنگی ململانیەکانی لەسەر سنووری ئەزربەیجانە. جا ئایا مانۆڕە سەربازیەکانی کە وەک بارێکی ئاسایی لەو ناوچە سنووریانەدا دەیانکات دێت و کێشە بۆ ئەزربەیجان دروست دەکات؟ بەڵێ ئەمەیان شیانی زۆرە، بەڵام ئەوەی چەندێک سەرکەوتوو دەبن لە بەرەنگاربوونەوەی تورکیادا ئەمەیان بابەتە سەرێکیەکەیە. بۆ تورکیاش کارکردن لەسەر ئەمە لە ناو ئێران خۆیدا ئاسان نابێت، چونکە ئێران ژمارەیەکی زۆر ئازەری هەن و هەستی جوداخوازی تیاندا زۆر بەهێز نییە بەو ئەندازەی تورکیا دەیخوازێت. جا لە ڕووی مێژوییشەوە سیر بکەیت ڕاستە بە نەژاد ئازەرین، بەڵام خۆیان بە ئێرانی دەناسێنن. هەر بۆیەشە لەو بڕوایەدا نیم تورکیا بتوانێت لە ڕێی ئازەریەکانەوە بەرەنگاری ئێران ببێتەوە
بەڵام بەگشتی لەسەر ئاستی ناوچەکە ئێران لە پاشەکشەدایە. جاناتان سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئازیزان ناوبرەک و دەگەڕێنەوە لاتان. دانڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا کاتێک ڕۆژی 20 مانگی یەک سوێندی یاسایی دەخوات و دەبێتە 47مین سەرۆکی ئەمریکا کار لەگەڵ کۆنگرێسێکدا دەکا کە زۆرینەی ئەندامانی هەردوو خانەکەی واتە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سیناتیش کۆماریەکانن. ئەمە ژێکێکە لەو هۆکارانەی وەک شارەزایان ئاماژەی پێدەکەن دەشێت پرۆسەی پەسەندکردن و متمانەدان ئاسانتر بێ بە تایبەتی لە سیناتدا کە پەسەندکردن و متمانە پێدانەکان ئەرچی سیناتە بە هەر یەکێک لەو کەسانەی سەرۆکی هەڵبژێرا و دەستنیشانی کردوون بۆ پۆستەکان لە بەڕێبەرایەتەکەیدا. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان سپاس بۆ ئامادەبوونت. لە پێشەکیەکەدا ئاماژەم بەوە کرد کە ئاسانە بۆ دەستنیشانکراوەکانی سەرۆک ترامپ متمانیان پێ بدرێ پەسەندکردن لەلایەن ئەنجومەنی سیناتۆ. ئەو ئاسان کاریەیە، ئەو ئاسانیە بەمانای ئەوە دێت کە وەکو لە میدیای ئەمریکادا ئاماژەی پێکرێ چاوپۆشی بکرێ لە هەندێک لەو کاندیدانە کە مشت و مڕێشان لەسرە بۆ نمونە. ڕاستە بڵێن ینی بەری هەر تشتی ئەv پرۆسێسا هان ئا دەستنیشانکردنیان پەسەندکردنا ئەندامین کابینەیە ترامپ تێستا یەکەیە بڕاستی کا چاوا ترامپ وێ دانوستاندنێ بە کۆنگرسێرە بکە وەکو تەژی گوت ئەفجارە یەکەیە دەمەکە درێژدە کۆ ترامپ کۆماری هەم ئەنجومەنە نوێنەران هەمژی ئەنجومەنە سینات و هەروەها کۆشکاسپی دەستێواندەیە لێژبلی وێژی پڕانیا دادوەرێن دادگەها بلند دادگەها باڵا دەستێ کەسنی پارێزکار کەسنی نێزیکی ترامپ چەند حەب جوان ترامپ بخۆوان دەستنیشان کردبوو سەرۆکاتیا خۆیان یەکێدا ژبەرولۆ ئەس ینی ji بۆ پرسە تا بڵێن هەنە کەسەنە پرزگرێک لەسەروان هەنە پڕانیا کەسان و ئاوایەکی ئاسایی وەرن شقۆ پرۆسێسی ڕۆژە سێشەمێ بە ئاوایەکی فەرمی دەست پێ کرد پڕانیا پۆستێن سەروەری ئەمبێژن هەگەر ئەمبێژن وەزارەتە دەرڤە وەزارەتە بەرەوانیە و لە کاریان نیشتیمانی ئەو تشتێندن دوێ هەفتەیە بوری دلپێشمە وێ ینی هاتکردن لێ پرسنە ئەوە بەڵێن پرس ئەوە کە حتا چقۆ استرادەیە کەسێن کۆماری دناو بتایبەت دناو ئەنجومەنە سیناتۆیدا دێ بخۆشکایی و بەهێسانی دانوستاندنێ لەگەل ترامپ بکەن سەدی ئەف کەسانە وێ وەرنکردن بتایبەت کەسێکی وەکو مارکۆ ڕوبیۆ ئەمبێژن وەکو نمونە کەسێکی تە ئالۆزی سەرتنای تە مشت و مڕ سەرتنەیە ئەوانە قەت نەبوونە جهێ مشتومریە لێ هەنێک ناو نیدن هەنە کۆ دقۆنا غابێدا بەلکی پچێکی پرۆسێساوان درێژتر بکە حتا کۆ بتەواهی بەڵام بەگشتی ئەگەینە ئەوەی کە بڵین کاتێک کە دانڵد ترامپ ڕۆژی دووشەمە دەڕاتە کۆشکی سپیەوە ئەتوانین بڵین تا ئەندازەیەک کابینی حکوومەتەکەی ئامادەیە دوێ بێ ینی ڕاستیژی دوێ بێ ینی ڕۆژە 21 مەهەیە دەست بکار بکن و ترامپشی پلانێک دانیە کۆ ڕۆژە سوند خواردنا خود ڕۆژە کۆ مەراسیم بداوی بن و دەست بکار بکن حتا کۆ ئەو یەک پێکوێت دوێ کابینە بتەواهی بتایبەت پۆستێن سەرەکی یان پۆستێن سەروەری یان سیادی دوێ هاتبن پشتڕاستکردن ینی شالی کۆنگرسی بێژاری وەکو ئاماژەش پێکرد یاری پۆستی وەزیری دەرەوەی ئەمریکا یەکێکە لە پۆستە سەرەکیەکان کە دەبێ پەسەندکراو بێ یا ئەمە ئەوە دەگەێنێ کە بڵین ئەزمموی ساڵی 2017 دووبارە نابێتەوە کاتێکە سەرۆک ترامپ چووە کۆشکی سپی لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەیە نزیکەی 36 ڕۆژی پێچ و ئەو جا پۆستی وەزیری دەرەوەیەک لابووە. ڕاستە ئەف تشتانە بەرچاون ینی پۆستا وەزیرە بەرگریە بتایبەت پیت هەکسەف ینی پرزگرێک لەسەروی هەنە ئەم نزانوی حتا کەنگی درێژ بکە ئەو پرۆسێسا گوهداریکردنێ و پەسەندکردناوی ژبەر گەلک سەدەمان راپۆرتی مەدیا ئەمریکی گەلک ڕاگەهاندنە گەلک راپۆرتین دەما کار دەبوو دەماکۆ تەلڤیزیۆنە فاکس نیوز دکار دەگر هەنێک پرزگرێک و گلینامەل دژیوی هاتوون بکردن لە سەروەیەکی دین کا بەتایبەت کۆماریە ناو کۆنگرسی حتاکی ژانڕادەیە وێوان تشتان لەبەر چاوا بگرن وەکو من گۆڵ بڵێن ئەv پرۆسێسا پشتڕاستکردن و پەسەندکردنێ
تێستەکە ڕاستینەش بۆ چاوا وێ کۆماریên bi taybet کۆماریên نانکۆریز ji ber ku em dizanin wê demokrat çawa danûstandinên Trump bikin bi taybet ew komariyên ku ne sedî sed bi Trump re bûn heta kîjan re wê karin ejendeya Trump di kongresê de bimeşînin. سیلوانە وەکو پێشتریش باسمان کرد ڕۆژی دووشەمە ڕۆژی سوێندخواردنی یاسایی سەرۆک ترامپە. چ زانیاریەکە تا ئێستا بڵاو بۆتەوە بە تایبەتی سەبارەت بە پلانی یەکەمین سەد ڕۆژی دانەڵد ترامپ؟ gelek spas belên sed roj divan sed roja de wê gelek tiştên lê ez dibêjim di rojayekê de wê sed tiştwerên kirin yanî niha axaftin raportê medya Amerîkî dibêjin di rojayekê de eger heye ku Trump sed biryar yan fermanên serokatî imze bike. Ev yektê wê wateyê ku wê ji dema li gor dibêjin ji dema Jimmy Carter heta niha wê rêjeya herî mezin ya fermanên serokatiyê du yek rojê de werin kirin. Niha Trump û Biden û Obama û gelek serokên din tiştekî normal e ku di dema serokatiya xwe de gelek van vê desalata xwe ya cîb kar bikartînin. Biryarên serokatiye çi nibalên bez ji bo bînerê me jî tê bigihêjin biryarên ku yekser ji destê serok ji ber îmzekirina serok tên پێویست ناکە کەوت کۆنگرسێ جواتە نونەران یا جواتە سیناتۆی vegeriن ji ber lo Trump wê di sed rojê yekê de biriya van biryarên serokatiyê acendeya xwe bi kêmanî eşkere bike. Xalên serekî çine ku Trump di kampênê xwe de jê behsa wê kir mesela dosyeya koçberiyê û sînorê di navbera Amerîka û Meksîk de meseleya geşedana wizeyê em bêjin ku Trump gelekî rexne li siyasetên bibûre Biden li ser vê yekê dikir û her wiha hinek mijarên din girêdayî dezgehên hikûmeta federal û karê dezgehên hikûmeta federal di qonaxa bê de ez bêjim evana xalên serekî ne ku Trump sed rojê ewil biriya hinek qanûnên kongresê lê bi giştî wê biriya van biryarên serokatiyê em bêjin wê birê bibe wê bi kêmanî wê dest pê bike. ئەی بڕیاری بچووکردنەوەی حکوومەتی فێدراڵی belê لەمە ناچۆن yani niha axaftin ser wê yekê hey dibe ev jî wê yek ji wê yekê berî her tiştî niha wekû tu dizanî belên xelk nîv li malê jê bêjin ev sîstema telework ku him li malê kar dikin û him jî tên ofîsê yanî Trump rexneyê wê yekê kiriye û du kesên karbidestên serekî yek ji wan Elon Musk e milyardêrê navdar ku gelekî rexneyekî hikûmetekî mezin hikûmet bîrokrasiyeke federalî mezin li Amerîka heye gelek peretê xerç kirin ev axaftina wan e divê were biçûkirin û divê ew kesên ku li malê ne werin veger yani werin ofîsê lê wê ev yek sedî sed rastî gelek astengiyan warin ji ber ku em ji bîr nekin her dezgeheke federal her ajanseke federal hikûmeta Amerîkî de dikare biriya qanûnek heye ku berî çend salan kongresê pesend kiribû ku heta radeyekê serxwebûna wê heye yani ne çi cara ku Trump biryarekê derbarek bistîne yekser wê karîger bibe hinek jê wê yekser karîger bibin lê hinek jê wê rastî hinek dozên yani belkî hinek jê herin dadgehê jî eger meselen pêk nehatin ji ber lo ez dibêjim mesela biçûkirina hikûmeta Amerîkî tiştê ku Trump dixwaze bike û Elon Musk wekû kesekî nêzîkî wî divê ajansa dezgeha yanî em bêjin biçûkirina hikûmetê wê nekarekî hêsan be belên سیروان هەموو ئەمانی کە باسمان کرد پەیوەندیە بە ناوخۆی ئەمریکا و بڵین سیاسەتی ناوخۆیی بەڵام بۆ زۆرێک لە خەڵک بە تایبەتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا سیاسەتی دەرەوەی بەڕێوەبەرایەتی نوێ ئێجگار گرنگە چی چاوەڕوان دەکرێت berî her tiştî em bêjin şerê li Xezad navbera Hemas û İsraîlê de yanî Trump ji destpêkê digot ji destpêka roja got pêncê meha 11 sala bûrî bû serok got ji niha heta 20 mehekê 2025 divê dosya divê şer werin rawestandin divê ew barimte werin rizgar kirin berî ku ez têkim koşkas bî eger na gelek tişt gotin ku wê rewş rojada navîn têk biçe yanî wekû gefe yanî herîşe li hemû aliyan kir niha hinek pêşketin di wê dosyayê de mesela peydakirina agirbestekê de hatiye holê ew yek xale Trump dixwaze were koşka spî bêyî ku gelek aloziyên ku di dîtina wî de yek sedeman Biden danî bû holê û yadin jî dosyeya li gel şerê li gel navbera Rusya Ukrayna de sedî sed wê Trump rolekê wê bêkî em nizanin wê bi çi şêweyî be lê Trump dixwaze yek ji wan soz û belênên wî di dema kampênyan de ew bû ku van her du şerê rojhilata navîn û şerê Ukrayna û Rusya rawestîne em ê bînin هەتا ئێستا هیچ شتێکی ئەو تۆش دیار نییە سەبارەت بە سووریا و بەرنامە ڕێژی بەڕێوەبەرایەتی ئایندا سێوان زۆر سپاس دەکەم. سپاس بڵێن.
ئەڵبەتە ئازیزان سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ.